سڵاوتان لەبێ بینەرانی زاری کرمانجی ئەم کاتەتان باش هیوادارم هەر تەندروست باش بن لە قەزایە جوان و دڕفێنەکەەوە لەگەڵتانم کاویش قەزای چۆمانە. قەزای چۆمان یەکێکە لەو ناوچانەی کە بست بە بستی گونجاوە بۆ گەشتکردن. قەزای چۆمان یەکێکە لەو شوێنانەی کە ساڵانە گەشتیارێکی زۆر بەهۆی جوانی سروشتەکەەوە بەهۆی کەشوهەوایەکەوە لە کوردستان و لە دەروی کوردستانیش ڕووی تێدەکەن. بۆ مەبەستەش کاک هەڵگۆرتمان لەگەڵە و بە خۆشحاڵیەوە دیدەنێکمان لەگەڵ ئەنجام داوە. کاک هەڵگۆرت بەڕێوەبەری گەشت و گوزاری چۆمانە بەخێر بێ کاک هەڵگۆرت. زۆر سپاس. زۆر سپاس. کاک هەڵگۆرت دەمانەوێت بزانین لە قەزای چۆمان چەند شوێنی گەشتیاری هەیە؟ بەڵێ بەخێر بێن. زۆر سپاس. سەرەتا جەنابەت وەسفێکی جوانی سروشتی باڵەکایەتی و سنووری قەزای چۆمان کرد کە گونجاوە بۆ سێکتەری گەشت و گوزار لە ساڵی 2010ەوە ساڵ دوای ساڵ هەم پرۆژە گەشتیاریەکان هەم شوێنە گەشتیاریەکان هەم ڕێژەی گەشتیاریش ڕوو لە زیاد بوونە. سەروی 32 شوێنی گەشتیاریمان هەیە بە هاوینە هەوار و مۆتێل و گوندی گەشتیاریەوە کە 7 گوند و کۆمەڵگای گەشتیاریمان هەیە و 23 هاوینە هەوارمان هەیە کە کەپر و ئەوەنە و جگەلەوەش کۆمەڵێک پرۆژەی تریشمان هەیە کە کۆی گشتی وەک باسم کرد. ئەو شوێنانە ساڵ دوای ساڵ ڕوو لە زیاد بوونە و پێشتر کە شوێنێکی گەشتیاری دروست دەکرا وەکو هاوینە هەوار دروست دەکرا کە تەنها بۆ وەرزی هاوین بوو، بەڵام ئێستا خەڵکی ناوچەکەوە ئەو کەسانێک کە لە سێکتەری گەشت و گوزار پرۆژیان هەیە بڵێن وەبەرهێنەر لە وەرزەکانی تریش پرۆژەکانی گونجاون بۆ وەرزی زستان، بۆ وەرزی پاییز، بۆ وەرزی بەهار. خۆشبەختانە لە ساڵی 2023 دوو پرۆژە تەقدیم کرا، یەکەچیان لە گوندی وێزەیە کە بەرزترین گوندی کوردستانە لەسەر بەرزەکەی بڵێن لە ئاستی ڕووی دەریاوە و تاکە شوێنیشە کە چوار وەرزەی ساڵ بەفری لێ دەمێنێتەوە و هاوینی هەواری پرۆژەش بەرامبەریتی. ئەم پرۆژەیە کە لەوێ دروست کراوە پرۆژەیە کە گونجاوە بۆ وەرزی زستان، کۆمەڵێک مۆتێلی گەشتیاری مۆدێرن و سروشتی لەم شوێنە دروستکراون و لەگەڵ کۆمەڵە خێوەت کە لە وەرزستاندا گەشتیاران دەتوانن سوود لەم خێمانە وەربگرن و پرۆژەکە ئێستا تەواو نەبووە تەواوەتی، بەڵام خێمەکانی کراون و پرۆژەیەکی تریشمان لە گوندی ئازادی هەیە. ئەم پرۆژەش بە هەمان شێوە گونجاوە بۆ وەرزستان و دەتوانێت چوار وەرزەی ساڵ گەشتیار لە خۆی بگرێت. ئەمانە هەمووی پرۆژەی گەشتیارین و خۆشبەختانە ساڵ دوای ساڵیش پرۆژەکان ڕوو لە زیاد بوون و ڕێژەی گەشتیاریش ڕوو لە زیاد بوونە. زۆر باشە کاک هەڵگۆر، ئەو گەشتیارانەی کە ڕوو لە قەزای چۆمان دەکەن گەشتیارەکان زیاتر کوردن یاخود عەرەبن؟ پێشتر زیاتر گەشتیاری ناوخۆ بوو، بەڵام ئێستا هەمە زۆر بووە. گەشتیاری ناوخۆی هەرێمی کوردستانە و دەرەوەی هەرێمی کوردستان بڵێ ناوڕاستخواری و عێراقە و گەشتیاری بیانیش کە بۆ سەرکێشی ناو بەفر و وەکو شاخەوان دێن، وەکو فۆتۆگرافەر دێن، وەکو ڕۆژنامەنووس دێن، هەموو جۆرە گەشتارێک ڕوو لە باڵەکایەتی ئەکا. خۆشبەختانە باڵەکایەتی ئەمینە و باڵەکایەتی شوێنێکە ئەتواندرێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خەڵکی ناوچەکەش سوود لە سێکتەری گەشت و گوزار وەربژیرێت و ببێتە سەرچاوێکی بەهێزی داهاتی ناوچەکە و بۆ داهاتیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە. کاک هەڵگۆر بابزانین گەشتیارەکان زیاتر لە چ وەرزێک سەردانی قەزای چۆمانەکەن؟ بۆ نمونە لە وەرزی هاوین گەشتیارەکان زیاترن یاخود وەرزی بەهار یاخود زستان؟ ئێمە خۆی کە ئەڵەی گەشتیار 24 کاتژمێر دەبێت بمێنێتەوە لە پرۆژەیەکی گەشتیاری، ئەوەی تر سەردانی کەرە. ئێمە فێڵاومان هەیە لە سەرەتای مانگی 4 تاکو و ناوڕاستی مانگی 6 گەشتیارێکی یەکجار زۆر سەردانی دەکات، یعنی ژمارەکە یەکجار زۆرە بە خۆشتان دەبینن کە لە سۆشیال میدیا و ڕاگەیاندن زۆرجار ڤیدیۆ یان وێنێکی ئەم شوێنە بڵاوە بێتەوە. ئەوان کە دێن لە ناو سروشت ئەمێننەوە هەمووی خێمەی خۆیان پێەیە، کەمیان وێ لەو پرۆژانە ببینەوە کە پرۆژەی بڵێن خەڵکە خاوەنداریتیان دەکات. ئەو شوێنە سروشتی فێڵاو گەشتیارێکی زۆر لە خۆی دەگری و سەردانی کەریش زۆر سەردانی دەکات و زۆرترین گەشتیاریش لە وەرزی هاوینە. ئێمە ساڵی پار تەنها لە مانگی 7 لۆ مانگی 8 سەروی 35,000 گەشتیار سەردانی سنووری قەزای چۆمانی کردبوو لە پرۆژە گەشتیاریەکان مابوو و لە ناو سروشتیش مابووە. ئەی لە وەرزی زستاندا بە چ شێوازێک ئامادەکاریتان کردووە بۆ پێشوازیکردن لە گەشتیارەکان؟ ئێمە پێشتر باسم کرد کە ئەو پرۆژە گەشتیارانی نوێن دروستکراون توانای لە خۆگرتنی گەشتیاری زستانیان هەیە، خۆی لە خۆیدا سروشت و مانەوەی بەفر و جوانی دیمەنی قەزای چۆمان وا دەکا گەشتیاران لە شوێنەکە چێژ وەربگرن و بمێننەوە و ئێمەش وەکو گەشت و گوزاری چۆمان لە زۆربەی وەرزەکانی ساڵدا چالاشی هەمە زۆرمانەیە. بۆ ئەم ساڵش کار لەسەر ئەنجامدانی فیستیڤاڵی بەفرەکەین کە کۆمەڵێک بڕگەی جیاواز لە خۆ دەگرێت وەکو خسکی و
سەرچێشی سەر بەفر و کۆمەڵک یاری ناو بەفرە ئینشاءڵڵا ئەم ساڵیش ئەم چالاکی ئەنجامەدەین ئەمە شوا دەکات کە بێتە جێی سرنجی گەشتیاران و وەڕاکێشانی گەشتیار بۆ قەزای چۆمان. دەستان خۆش بێ کاکەڵگۆر دەمانەوێت بزانین ئەو شوێنە گەشتیارانە تا چەند خزمەتگوزاری بۆ دابین کراوە لە ڕووی کارەباوە بۆ نمونە لە ڕووی جوانیەوە تا چەند گرنگی بە جوانکردنی ئەو شوێنە گەشتیارانە دەدەن. بڵێ خزمەت گوزاریەکان بەشێکیان ئەرکن لەسەر حکوومەت بەسیشیان ئەرکن لەسەر ئەو کەسانێک کە پرۆژەکانیان دروست کردووە وەکو ئەو خزمەت گوزاریانێک کە پێویستە لەسەر شانی ئەو کەسێک کە پرۆژەیەکی گەشتیاریە یاخود خاوەنی پرۆژێکی گەشتیاریە خزمەت گوزاریەکان پێشتر کە ئەو شوێنانە دروستکران بەشێکیان لە شوێنەکان وەک پێویست نین کەپرین مەسەن کەپرەکانیان وەک پێویست نیە ئێمە کار لەسەر ئەوە دەکەین کە بتوانین کوالیتی کەپرەکانیان کوالیتی پرۆژەکانیان پێبەرز بکەن و خزمەت گوزاریەکانیشیان باشتر بکەن و بەشێش لە خزمەت گوزاریەکان وەکو ڕێگاوبان و کارەبا و ئەوانە لەسەر حکوومەتن ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتوو وردە قۆناغ بە قۆناغ وەک باسم کرد لە ساڵی 2010ەوە چۆمان ڕووی لە گەشتیاری کردو بڵێن گەشتیار ڕوو لە چۆمانەکە و سێکتەری گەشت و گوزار لە بژانەوەدایە ئینشاءڵڵا قۆناغ بە قۆناغ ئەو کەم و کورتیانش چارەسەر بن بەڵام ئەوەی گرینگە بەڕاستی یان لەسەر حکوومەت لەسەر ئێمە بەهێزکردنی ژێرخانی کەرتی گەشت و گوزارە لە سنووری قەزای چۆمان لە ڕێگاوبان لە خزمەت گوزاریەکان و بەگشتی یعنی ئەو ژێرخانی کەرتی گەشت و گوزار لە چۆمان بەهێز بکرێت لەوەی بتوانین ئەو بەرهێنەرانێک کە ڕوو لە قەزای چۆمانەکەن یان ئەو کەسانێک کە خەڵکی ناوچەکەن سێک کار لەسەر گەشت و گوزارەکەن و پرۆژێکی گەشتیاری شوێنێکی گەشتیاری دروستەکەن زیاتر ببن و ژمارەکەشیان زیاتر بێت. بەڵێ تا ئێستا هیچ کێشە و گرفتێکتان لەلایەن گەشتیارەکانەوە بۆ دروست بووە؟ ئێمە گەشتیارێکی زۆر دێک وەک باسم کرد لە مانجی 5,000 گەشتیار سەرویسی 5,000 گەشتیار ڕووی لە قەزای چۆمان کردووە کێشە و گرفت هەردووستەبی بەڵام خۆشبەختانە لایەنی ئەمنی و قامێت و ئەو جیهەتانێک کە پەیوەنددارن بە سێکتەری گەشت و گوزار هاوکارمانن ئێمە زۆر جار گەشتیار تووشی گرفت دەوی بەڕاستی یعنی پابەندی ڕێنماییەکانمان نابێت یان خۆی ناپارێزی وەک لە پڕژە بینی بەداخەوە تونێڵە بەفرینەکان کارەساتەنێن و یان جادەوبانەکان سەختن و لێ لێرەوە داواش لە گەشتیارانەکەین بەڕاستی بە تایبەت لە وەرزستان ینی ئاگداری خۆیان بن نزیک نەبنەوە لە شوێنانێک کە ڕێگاوبانەکانیان زۆر سەختە و ئەو شوێنانێک کە ئاوی خوڕیان هەیەیان ئەوانە شارەزای بەفرنی ناو بەفرنین بەڕاستی هەموو شوێنێک جێ ئەوەی نیەت و گەشتی بۆ بکەی لە وەرزدا. زۆر سپاس دەکەم کاکەڵگۆر زۆر خۆشحاڵ بووم بە دیدەنیت بەڵێ بینەرانی زاری کرمانجی بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکە و هیوادارم تەندروست باش بن.